دۆناڵد ترامپ زۆرجار لە گرتبوونەوەکاندا بە دروشمی زیندانی بکەن لایەنگرانی هەندەدا و دەیگوت هیلەری کلنتنی نەیاری سیاسی پێویستە بخرێتە زیندانەوە بەهۆی بەکارهێنانی وەک دەڵێت سێرڤەری ئیمێلی تایبەت. بەڵام ئەوە ئێستا خودی ترامپە لەلایەن دەستەی باڵای سوێندخۆرانی نیویۆرکەوە بە فەرمی تاوانبار دەکرێت لەسەر پێدانی بڕی $130,000 بە ئاکتەرێک بە چەند هەفتەیەک بەر لە هەڵبژاردننی ساڵی 2016 بۆ ئەوەی ئاکتەرەکە دەمکوت بکات. بەڵام ترامپ نکولی کردووە لەوەی هیچ کارێکی هەڵی کردبێت و پارێزەری ناوچەی مانهاتن ئالڤن براگی دیموکرات ئەوەی تۆمەتەکانی دژ بە ترامپ پێشکەش کردبوو تۆمەتبار دەکات و دەڵێت هاندەری سیاسی لە پشتەوەیە بۆ ئەوەی هەوڵەکەی ترامپ بۆ گەڕانەوەی بۆ کۆشکی سپی لە ساڵی 2024دا پوچەڵ بکاتەوە. سەبارەت بە فەرمی تاوانبارکردنی ترامپ من هیچ ناڵێم. کۆمەڵێکی بچووک لە خەڵک لە نیویۆرک گوتیان دەبێت ترامپ دادگایەکی عادیلانە بکرێت بۆ ئەو تاوانانی دەستەی سوێندخۆرانی باڵا ئەوەی کەسانی ئاسایی ئەمریکایین ڕەزامەندیان دژ بە ترامپ لەسەر تاوانەکانی دەربڕی. لە ناوچەی وێست پام بیچ لە فلۆریدا لە نزیک ئەو شوێنەی ترامپ لی دەژی داکۆچیکاران بۆ پشتیوانیکردن لە ترامپ هاتنە سەر شەقامەکان. من پێم وایە ئەوە دەبێتە جۆرێک لە پێوەەر بۆ وڵاتانی دیکە کە ببینن ئایا مەسلەی 6 مانگی یەک کۆتایی هاتوویان هێشتا شیانی خوڵقاندنی نائارانی مەدەنی لە ئەمریکادا هەیە. سەبارەت بە تەوەرەکانی پەیوەست بە سەرۆک ترامپ و سەرۆک بایدن هەروەها گواستنەوەی دەسەڵات لە یەکێکەوە بۆ یەکێکی دیکە و هەروەها مەسلەی دۆخی ئێستای سەرۆک ترامپ. ژمارەیەک لە کۆماریە ناودارەکان دەنگی خۆیان خستە پاڵ دەنگی ترامپ بۆ سەر کۆنەکردنی بە فەرمی تاوانبارکردنی ترامپ و دەڵێن هاندەرەکەی سیاسیە. من زۆر ناومێد بووم لەوەی کە ڕابەرانی کۆماریەکان نەک هەمویان بەڵکو هەندێکیان ئەوانەی ڕەخنە لە بە فەرمی تاوانبارکردنی ترامپ دەگرن لەبەرەوەی تەنانەت ئەوانە تاوانبارکردنەکەیان هێشتا نەخوێندۆتەوە چونکە مۆرکراوە و داخراوە. هەتا ئێستا دواترین کەس کە ئەمریکا بە فەرمی تۆمەتباری کردبێت ڕیچارد نیکسنی سەرۆکی پێشوو بووە. ناوبراو بەهۆی ئەگەری لێپێچینەوە دەستی لە کار کێشایە و لە ساڵی 1974دا کۆشکی سپی بەجێهێشت. بەڵام هاوکات ژمارەیەک لە وڵاتانی دیموکراسی دیکە لێکۆڵینەوەیان لە سەرکردەکانی پێشووی خۆیان کردووە و لێپێچینەوەیان لەگەڵدا کردوون و بگرە لە زۆر حاڵەتدا سزای سەرکردەکانی پێشویان داوە و زیندانیان کردوون لەوانە لە کۆریای باشوور و ئیتالیا و فەڕەنسا. بۆ سندی سین سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.